سەربازی ونی ئەم جارە هەموو ژیانی لە ناو نەهامەتی و مەینەتی لێ قەوماواندا بەسەردەبا. ئەو خۆبەخشێکە ماوەی 21 ساڵە دەستەکانی ئازاری دوورە وڵاتی خەڵکانێک ساڕێژ دەکات کە بێبەشن لە نازی خۆشەویستی خاکی باو باپیرانیان. گەرمای هاوین و سەرمای زستان و هەڕەشەی تیرۆر و ناوچە مەترسیدارەکان نایان وەستێنن لا گەیاندنی کۆمەک و هاوکاری بۆ پەنابەرانی هەموونەتەوەیەک بەبێ جیاوازی ڕەگەز و لایەن و ڕەنگ و مەزهەب. ئەم خۆبەخشە کوردێکی دڵسۆزە کە لە شاری هەولێر دەژی. ئەو خۆی ئازاری ئاوارەبوون و دوورە وڵاتی چەشتووە لە کاتی کۆڕەوەکەی ساڵی 1991دا، بۆیە دواتر بڕیار دەدات ببێت بە بەشێک لە یارمەتیدانی گەلەکەی و کەمکردنەوەی ئێش و ئازاری ئەو کەسانەی ڕوو لە کوردستان دەکەن. ئەو ڕۆژانە بە هاوکاری تیمێکی شارەزا سەردانی کەمپی ئاوارەکان دەکات. ڕاکە و فشار و نەبوونی ئارامگرتنی ئەم پەنابەرانە بۆ بەدەستهێنانی لەتێک لە نان و ژەمێکی خواردن ژیانێکی سەختە. تەنها کەسانی چالاک و مرۆڤ دۆست دەتوانن ئەو سەختیە کەم بکەنەوە. لەم کەمپانە پێداویستی و خزمەتگوزاری وەک خۆراک و پێداویستی ناوماڵ و بژێوی ژیان بۆ پەنابەران دابین دەکەن و هاوکات دابەشی دەکەن بەسەریاندا. ڕۆژانە ئەم چاوانە لە چاوەڕوانی کاروانەکانی هاوکارین کە لە شوێنە دوورە دەستەکانەوە تا ئەو کاتێ دەگاتە نزیکترین شوێن لە کەمپەکان. عومەری خۆبەخش لە ماوەی کارکردنی زۆربەی کات بە هەفتە و چەندین شەو لە ناو پەنابەران ژیانی گوزەراندووە بۆ ئاگاداربوون لە ڕەوشی پەنابەران و هاوکاریکردنیان. لە ساڵی 1990 لە کاغۆمەری پێکەوە لەو ڕێکخراوەی فیلماکردیا ئەوەندێک کە من شارەزامە لە فترەی ئەو ئیشکردنەوەی پێکەوە بووینە کاغۆمەر مرۆڤێکی خۆنەویستی خەڵکویستە، دایمەن حەزی کردی یارمەتی خەڵکی بداتن. ئەو شانێک کە پێی دەست پێدە زۆر بە ڕێک و پێچی دەیکاتن. بەڕاستی ئەوەندێک کە مش نەگەری کردیا لە هەر جێیەک ئیش کردی بە حەزی لێ ئەوەی تاقیکە هەیەی ئەو قووەتی هەیەی بە خەڵکی پیشانداتە. بەڕاستی کاک عومەر جگە لە بواری دابەشکردن و خزمەتگوزاری ئەو هەموو ئاوارە چەند سیفەتێکی تری هەبووە بەڕاستی کە چۆن هەڵسوکەوت دەکات لەگەر ئەو ئاوارانە. کابراایەک وەکو مرۆڤێکی زۆر ڕووخۆش و زۆر سەرفرازە ناو هەموو خەڵکدا و خەڵک بەڕاستی لە هەموو دابەشکردنی خەڵک باسییان کردووە و هەروەها ئەو لە هەموو بارێکدا زۆر یاری دەربووە. من لە سەرەتای کارکردنم لەم ڕێکخرا و ئاشنابوونم لەگەڵ کاک عومەر بەڕاستی کاک عومەر مرۆڤێکی زۆر قسەخۆش و نەرم و میانە
و سوودی ئەوەم لێوەگرتە لە ژیانی کاری خۆبەخشیم کە زۆر شت ئێمە وەکو ئەو ستافە زۆر شت لە کاک عومەر فێربووین کە وەکو مامەڵەکردنمان لەگەڵ ئەو خەڵکە لێ قەوماوەی کە ئێمە لە ساتە وەختەکان لە سەرەتای ساتە وەختەکانی هەر ڕووداوێک بەهانەی ئەو خەڵکەوە دێن. ئەم مرۆڤە خۆبەخشانە بۆ گرنگیدان بە کارەکانیان و کارکردن لە مەودایەکی فراوانتر وەک خۆبەخش بڕیارەدەن و ناچارن دەبێت بۆ بەردەوامی لەگەڵ ڕێکخراوێکی خێرخوازی خۆبەخش بەهرە و حەز و تواناکانیان بۆ پەنابەران بخەنەگەڕ تا لەم ڕێگەیەوە خزمەت بە مرۆڤایەتی بکەن. ئەو مرۆڤە خۆبەخشەی کە من دەیناسم بەڕاستی کە جگەلەوەی یارمەتی کەم دەرامەت و ئاوارە و لێقەوماوان دەدا مرۆڤێکی کە تا برێی یعنی لە خزمەتی مرۆڤایەتیش دەکات. کاک عومەر یەکەم کەس بوو کە پێشوازی لە ئێمە کرد و بە خێراتی ئێمەی کرد و یەکەم کەسیش بوو سەدید خول و ڕاهێنانی بۆ ئێمە کردەوە فێری کردین خولەکانی وەکو فریاگوزاری سەرەتایی و هەروەها گەڕان و بەدواداچوون بەرامبەر بەو کەسانەی کەون بوونەوەکو بەحث و تەحەڕی و فێری چۆن زۆرترین خولیتری کردین. بەر لە 21 ساڵ پێش ئێستا لە ڕێگەی مامەوە توانیم کاری خۆبەخشی بناسم. منیش زۆرم حەز دەکرد پەرە بە کاری خۆبەخشیەکەی خۆم بدەم بە تەنیاش نەدەکرا دەبایە پەیوەندی بکەم بە ڕێکخراوەکی مرۆڤانەی خێرخوازی. ئەویش کە هەڵم بژار ڕێکخراوی مانجی سووری نیشتیمانی بوو لقی هەولێر کە توانم کاری خۆم تێدا بکەم و زیاتر پەرە بە کارەکانی خۆبەخشی بدەم و بەڕاستی حەزیشم دەکرد هاوکاریانەی کە بە خەڵکی دەیدەین کە بەبێ بەرامبەرە بتوانین دڵی خەڵکی پێخۆشکەین خاصەتەن بیدایەتی کە ئەو کاتیش لە شاری هەولێر وەزعەکە ئەوەندە خۆش نەبوو تقریبا لە شاری هەولێر نەبوونیەک هەبوو ساڵی 95 بزەبت لە مێژووی یەکی 1995 بوو کە پەیوەندیم بەو ڕێکخراوە کرد ئەو کاتی شاری هەولێر بەڕاستی لە حالەتێکی زۆر نائەمواردا بوو ئەو کاتی ئەو ڕێکخراوە یارمەتی زیاتری خەڵکی هەولێر و کوردستانی دەدا چونکە خەڵکی کوردستان و هەولێر 1970 لەژێر هەژاریدا بوو ئەو وەختی ئێمە کاری خۆبەخشیمان دەکرد و یارمەتی شاری خۆمان دەدا و خەڵکی کوردستان بە عامەتەن دەماندا بێبێ ئەوەی کەوا هیچ شتێکمان مقابل ئەو کارە بدرێتێ بەڵام ئێمە کارچەندە بێ بەرامبەرە بەڵام تام لە ئیشەکەی خۆمان دەکەین چونکە دڵی خەڵکی خۆش دەکەین دڵی هەژاران خۆش دەکەین چەند کەس منداڵی یەتیم هەبووە چەند بێباوکە بووە چەند خێزان هەبوونە کەوا کەم دەرامەت بوون ئێمە توانیمان دڵیان خۆش بکەین توانیمان خەندا بێخینە سەردەوی ئەو منداڵانە طبعا کە خەندەکانیان دەبینی و تۆ ماندیبوونەکەت هەست پێ ناکەی بەڕاستی زۆر هەست بە شتەشی دڵفەڕاحیی زۆر خۆش دەکەی کە کاتێک ئەو کارە ئەنجام دەدەیت.
عمەر شارەزایە لە بواری چاککردنەوەی تەزووی کارەبا. ئەو بەهرەیەی لە خزمەت پەنابەران لە ناو کەمپەکان بەکاردێنێ لە ڕووی چۆنێتی بەکارهێنان و چاککردنەوە و سەلامەتی خۆپارێزی لە تەزووی کارەبا لە کاتی هەر کێشەیەک تا پارێزراو بن تەنانەت ئاوارەکانیش فێر دەکات کە چۆن ببنە کارەباچیەکی باش و خۆیان گرفتەکان چارەسەر بکەن. طبعا ئەو کاری خۆبەخشیم کە هەڵبژاردیە کاتی خۆی ئێمە زۆر ناهاماتی و ناخۆشیمان دیتە وەکو ملەتی کورد ئاواریمان دیتووە. ئێمە کە کاتی خۆی کە ئاوارە بووین بۆ ئەو وڵاتانی دراوسێ ئێش و ئاژزاری ئەو ئاوارەیەمان بینیوە کە کاتێک خۆمان بەبیر دێتەوە بەڕاستی ئەو زە تێدەگەین لە ئێش و ئازاری ئەم خەڵکێکەوە ئاوارە بووە. کارە خۆبەخشیەکانیش کە دەیکەم من کاری کردنەوەی خولە بۆ ئەو ئاوارانە خولی فریاکەوتنی سەرەتاییە و هەروەها یارمەتیدانیان بەدەعمی نەفسی کە ئەو خەڵکە ئاوارە بووە پێویستی بەدەعمی نەفسی هەیە یعنی شلەژاوە دەبی تۆ یارمەتێکی نەفسی پێ بدەیت دەبی تۆ یارمەتێکی وا بدەیت کەەوە ئەو خەڵکە لە ژیان بێزار نەبێتن تۆ ژیانی بۆ نوێ بکەیتەوە تۆ وە بکەیت کە ژیان تەواو نەبووە وە بکەیتەوە ئەو کەسە بە یەکزاری نەڕوخێتن ئەمە ئەو خولانەیان بۆ دەکەینەوە خولی فریاکەوتنی سەرەتاییە دامی نەفسە هەتا لە کاری ڕۆژانەیان کە لە کەمپەکان کەمپمان بۆکردنەوە و خێوەتگامان بۆکردنەوە کەوا کارەبایان بۆ چوو هەتا یارمەتیدانی ئەوەی پێشکەشیان دەکەین کەەوە بزانن مەترسیەکانی کارەبا چییە سەلامەی سناعی بە نسبەت کارەبا چۆنە فێرمانکردینەوە و پەیمانگۆتینە و هەروەها یارمەتیدانی ئەو خەڵکانە بە خۆراک و پێداویستی ماڵەوە تەمانەوە زۆر زەروریە ئەو خەڵکەوە ئاوارە دەبیتن لەو شوێنانەی کەوا لێ هەڵاتووە کە دەگاتە کەمپەکان یەکسەر پێویستی بە خۆراکی حازرە دەبی تۆ خۆراکی بدەیتێ دەبی خواردنی زائز حازری بدەیتێ ئەمە ڕۆژانە ئەو خواردانەیان پێشکەش دەکەین و ڕۆژانە بەردەوام تیمەکانیمە من و لەگە تیمەکان ڕۆژانە ناو ئەو ئاوارانە دەسوڕێنەوە لە هەموو پێداویستەکانیان دەکۆڕینەوە و یارمەتیان پێشکەش دەکەین. قاچەکانی بەردەوامە لە ڕۆیشتن بۆ هەنگاونان بەرەو کەمکردنەوەی مەینەتی و ئازارەکانیان ئەو هەموو کات لە چاوەڕوانی باشترکردنی ڕەوشی ئاوارەکانە و هاوکات هیوا دەخوازێ بە زووترین کات بە خاکی باب و باپیرانیان شاد بنەوە و بگەڕێنەوە سەرزێدی خۆیان. ئاگدار بن لە پاک و خاوێنی خۆتان دەبی زۆر گرنگی بە پاک و خاوێنی خۆتان بدەن خاصەتەن لە ناو منداڵان دەبی منداڵەکان وا فێرکەین پاک و خاوێن بن منداڵەکان وا فێرکەین چۆن دەست و پلیان بە سابوون بشۆن بەو شێوەی کەوا تەندروستە دەبی منداڵەکان فێرکەین کەوا سابوون کە ئاو بە ئاو سابوون دەست و دەموچاویان دەشۆن ئەو سابوونە چەند لە کەمتر لە نێزیکەی دقیقێک لەناو دەستیان ببنێتەوە ئەو ئاو سابوونە چۆن بشۆن دەستیان بەنسبەتە خۆشتان ئێوە ئەگەر زانیتان ئەو نەخۆشە ئەو ئیسالە بڵاو بوویتەوە ئەگاتان لە ئاوەکانی ئەو ئاوەش بیکەوە دەیخۆنەوە ئەگە شکتان لێبوو ئەو ئاوا کە دەیخۆنەوە پیسیان دەبی ئەو ئاوا بگاتە دەرەزەکی کوڵان سارد بکرێتەوە ئەو زە بخورێتن ئەوە بەنسبەت ئیسهالی چونکە نەخۆشیێکی زۆر کوشندەیە ئەگە بێت و چارەسەری نەکرێی دەتکوژیتن.
کاک عمر دەورای گەلکی باشە هاتە کامپێ ژمەر شەرحا چلۆ هازاڕۆکان مێنن ئالیە پاقژیێ چلۆ ji bo gona xweş nekevin aliyeke herebê musaadatên kampê wedعê kampê çilo ya بەحسی دەوری کاک عومەر لەناو کەمپێ و خۆبەخشیوی گەلێکی خۆبەخشیوی و دەوریوی گەورەیە لەناو کەمپ مساعدەی ئەو پەنابەران بکێ سیواان بمساعدەی خۆی غیزایی ئەوە بە خۆبەخشیوی ینی دەورێکی زۆر گەورەیە زۆر باشە بۆ لاجئێ کوردستان و خاستان بۆ لاجئێ سووریا لێرە. یەک ساڵە من کە کاری خۆبەخشی دەکەم جیاوازەکەی لەگەڵ پێشترێ ئەوە بوو ئێمە پێشتری یارمەتی خەڵکی خۆمان دەدا ئێستاکە جیاوازەکە ئەوەیە ئێمە کووەکە کورد یارمەتی خەڵکی لێ قەوما و ئاوارەی دەرەوەی هەرێمی کوردستان دەدەین طبعاً کە خزمەت و هاوکاری ئەو خەڵکە لێ قەوماوی دەکەین کەوا لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێن بەکردنەوەی کەمپ و بە بردننی خیوەتگە و دروستکردنی خیوەتگە و بە بردن و ناردنی خۆراک و کەلوپەلی ماڵەوە و کەلوپەلی پێویستی ڕۆژانەیان و دا و دەرمان ئێستا ئێمە هاوکاری ئەو خەڵکانە دەکەین کەوا لە دەرەوەی هەرێم هاتوونە ناو هەرێم. ئێستا ئێمە فێرتان دەکەین چۆن ئەگەر هەر کاتێک برینێکتان توش بوو توانە خواستە چۆن تعاملی لەگەر دەکەن چۆن بتوانن فریاگوزاری سەرەتایی پێشکەش بکەن. طبعاً هەموو برینەکان کاتێک کە برین دادێ برین بوو باسمان کرد گوتمان برینەکان کە پێست لێک بۆەوە پێست پچڕا برین پیا دەبێت خین دێ خین پیا دەبێت زاری وهەیە تووشی نەزیفی دەبی لە هەموو حالەتەکانی کە برینتان بینی برین هەم لە هەر شوێنەشی لەشی مرۆڤ هەبوو لە هەر شوێنێک جسمی ئینسانی هەبوو لەسەری بوو لە دەستی بوو لە پێی بوو لە هەر شوێنەکە بوو برین بوو دەبی پاک بکرێتەوە بە ئاو پاک بکرێتەوە پاشان بە پەڕۆکەکی پاک شاشەکی خاوێن معقەم جێگای برینەکە داپۆشرێ ببەسترێ بگوازرێتەوە بۆ نێزیکترین بنکەی تەندروستی ئەوە بنسبەت برینی. سووتانیش نفسی شتە سووتانیش کە هەر زیەک بسووتێ دەبی یەکسەر بە ئاو سارد بکرێتەوە هەر سووتانێک یەکسەر دێنی دێخە بەر ئاو هەر زیەکی سوتاوە دەیهێم دەیخەمە بەر ئاوەکی ڕۆیشتوو هەتا ئەو سووتانە سارد دەبێتەوە سووتان دەبی بە ئاو سارد بکرێتەوە یەکسەر بگوازرێتەوە بۆ نزیکترین بنکەی تەندروستی. کاک عومەر کۆنترین خۆبەخشکارە لای ئێمە کە 21 ساڵە خزمەت بە هەولێر و بە هەرێمی کوردستان دەکا. طبعاً کاک عومەر ئێمە هەرچەند باسی بکەین ناکاتە نیمچەک لە بەحر لەبەروەی کە زۆر چەندین قوتابی لە بندستی پەروەردەکراینە کە لە چەندین بابەت کە خزمەتی کردیا چ لە بابەتی فریاکەوتنی سەرەتاییوی چ لە بابەتی فێرکردنی کە خۆ دەربازکردن لە حالاتی کەهرەباییات و شتانە چونکی خۆی فەرمانبەر بووە لە وەزارەتی کارەبا لە بەشی سیانە وشەی سەربازی ون دەرحەق بە هەموو ئەو کەسانە دەگوترێت کە دڵسۆزن کە پەرۆشن کە کاتی خۆیان وە بە فیرۆ نادەن بە پێناو خزمەتێکی معەن خزمەت دەکەن و زۆر بواری شەیە کە ئینسان بتوانێت تێدا خزمەت بکە و بتوانی بەشداری تێدا بکە بەپێی ئەو ژینگەی کە دەتوانێت لە دەوروبەری خۆیدا بیرەخسێنی و خزمەت بە خەڵک بکاتن. یەک لەوانە کاک عومەر کە سەرۆی 24 ساڵە لەم دەستگایە خێوەکو خۆبەخشێک بێزگەلەوەی کە و وەکو فەرمانبەرێک و وەکو ئەرچی خۆی وەکو سەرۆکی خێزان و ئەوانەی خۆی کە کاری خۆی دەکا و ئەدای خۆ و بە بەرپرسیارەتی خۆی هەڵدەستی تن بەرامبەر ئەوەکانەی کە لەسەریتی لە تەنیشتەوی کارێکی کەی ئیزافی کە وەختی بۆ تەرخان دەکا کە لەو خۆبەخشیەدا لەو کارە ئینسانیە بەشدار دەبێت و هاوکاری دەگەین ئەو کەسانە و یارمەتیان دەدا کە پێویستیان بە هاوکاریە لە ڕێی ئینسانی. عومەر لەگەڵ هاوکارانی بۆ خزمەتکردن بە لێ قەوماوان دەپەڕنەوە سنوورە مەترسیدارەکان کە لەوێدا بەردەوام شەڕ هەیە
لا دوورترین شوێنی ئەم ناوچەیە چاو دەگەڕن بۆ گەیاندنی هاوکاری بۆ لێقەوماوانی پاشماوەی جەنگ. ئەوان ژیانیان دەخەنە مەترسیەوە بۆ ڕاگرتنی فرمێسکی چاوی ئاوارەکان و بۆ شکاندنی تینێتی و نهێشتنی ژانی برسێتی پەنابران. طبعا ئەو هاوکارانی ئێستا ئێمە پێشکەشی دەکەم وەکو خۆبەخشێک و ئەو تیمانەی کە ئێمە هەیتمان کەوە یارمەتی ئەو خەڵکانی دەدەین کە هاتوونە کوردستان و ئاوارەی کوردستان بوونە ئێمە ئەو هاوکاریانە پێشکەشیان دەکەین طبعا هەر لە کوردستانیە لە دەورەوەی هەرێمی کوردستانیش ئێمە پێشکەشیان دەکەین وەکو ئەوە پێشکەشی یارمەتیمان پێشکەشی شنگال کردووە چوینە لای گەیارە چوینە گوندی حاجی عەلی طبعا چوینە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ئەو هاوکاریانەمان پێشکەش ئەو خەڵکانە کردووە هاوکارەکانی مەش کردنەوەی خیوەتگایە کەمپمان بۆ کردینەوە خواردنی ڕۆژانەیان پێشکەش دەکەین کەلوپەلیان پێشکەش دەکەین و ئەو جێگانێکەوە لە دەرەوە هەرێمی کوردستان توانیمان خۆراک و پێداویستی ڕۆژانەی وان بگوازینەوە لێرە بۆ ئەو شوێنانەی کە ئەوان لێنە وەکو شنگال و وەکو گەیارە و وەکو ئەو گوند و ئەو گوندانێکەوە بەو دوایە بۆ دوایەکە ئازاد کرد. طبعا زەحمەتەکانی ئێمە لەوەدایە ئێمە کە لەو ڕێگە و بانانەکە دەڕۆین بۆ ئەو شوێنانە زاری وازستانە هاوینە گەرمایە سەرمایە چەند ڕۆژێک دەمینێنەوە لەو شوێنانە طبعا چەند ڕۆژێک بابرسی بوون دەمینێنەوە ڕەنگە ئەو شوێنە خواردنی لێ نەبی ئەمە بیخۆین بەس هەتا ئەوەی ئەمە ئەو هاوکاریانە بگەینە ئەو شوێنانە هەروها ئەو خەڵکانە و ئەو شتانێک کە تەوزای دەکەن لەسەر ئەو خەڵکانش کە ئەو هەرا و ئزدیحامی لەسەر ئێمە دەکەن بەڕاستی ناخۆشیێک و زەحمەتێکی زۆر گرانین بەسەر ئێمە داهێناوە. ئەمە تەنانەت بۆ نەتەوەی کورد شەرەفێکی گەورەیە کە خۆبەخشێکی کورد بەشێک لە مافەکانی ژیانی خۆی پشتگوێ خستووە لە پێناو پاراستنی سەلامەتی و تێرکردنی پەنابەران و فرامۆشکردنی ئازارەکانیان و ساڕێژکردنی برینەکانیاندا. طبعا ئاوارەبوون نەهامەتیە ناخۆشیە لێک تێنەگەیشتنە تەفریقەیە لێک بوونەوەیە طبعا ئەوەش ئەنجامی ئەوەیە کەوا ئەو خەڵکەی ئەو شوێنانێکەوە یەک نینە ئەو میلەتانێکەوە یەک نینە یەکگرتوونینە ئەوە ئاوارەیەیانەوە ئەوەش مەسەوریتیان ئێمەش وەکو ملەتی کورد ئەگە بێت و هەموو لایەنەکان یەک نەبین هەمومان لە ژێر چەتری یەک سەرکردە نەبین هەمومان یەک نەبین ئەوە مەسیرمان دەبیتن. ئەمەش دیاری کەناڵی کوردستان 24 بۆ ئەم کار و ئەرکە جوانانەی کە ڕاپەڕاندووە لە ماوەی ژانی خۆتدا وەکو ئەندامێکی کارە لە هیلال ئەحمەری عێراقی لقی هەولێر وەکو خۆبەخشێک کە هیواداری نمونەت زۆربی و بەردەوامیش بی لە کارەکانت لەم کارە پڕبەها و بەسوودەی کردوتە. پیرۆزە. وەش دیاری پارێزگایە بۆ کارە جوانانەت پیرۆزە تەمەند درێژ بی سەرکەوتوی دەبێت.